خەڵکی شاری ڕەوانسەر و دەوروبەری بە مەبەستی چەسپاندنی کولتوری لێبوردەیی لا سەر گوڵکۆی لاوێک بە ناوی ئومیدی مرادی کۆبوونەوە. ڕۆژی پێنجشەمبە 25 گوڵان بە شێوەیەکی سەردەمیانە ئەم چالاکە مەدەنیە بەڕێوەچوو. ماوەی 5 ساڵەوە پێش و بەهۆی ڕووداوێکی نەخوازراو لە نێوان دوو لاوی شاری ڕەوانسەر یەکێکیان بە ناوی ئومید ڕەحمانی گیانی لەدەست ئەدات و ئەو لاوەی دیکەیان بە ناوی عادڵ محەممەدی تا بڵاوبوونەوەی ئەم هەواڵە لە زیندان بەسەر دەبات و سەزای قەساسی هەیە. ئێستا کە کاتی جێبەجێکردنی سزای ئیعدامەکەی هاتووە و بەم بۆنەوە و لە دژایەتی بە سزای ئیعدام و هەوڵ بووە بەدەستهێنانی ڕزایەتی بنەماڵەکەی لاوە کوژراوەکە ڕۆژی پێنجشەمبە 25 گوڵان و بە دەست پێشخەری بەشێک لە ئەندامانی شوڕای شاری ڕەوانسەر و بەشێک لە خەڵکی شاری ڕەوانسەر و بە تایبەتی چالاکانی مافی مرۆڤ و دژ بە تونند و تیژی حکمی ئەدام لە سەر گوڵکۆی ئومید مرادی لاوە کوژراوەکە کۆبوونەوە و وێڕای ناڕزایەتی دەربڕین بە جێبەجێکردنی حکمی ئەدامی ئەم لاوە بە شێوەیەکی شارستانی و هێمنانە داوایان لە بنەماڵەکەی کردکە ڕزایەت بدەن و بەم جۆرە ڕێگری لە جێبەجێکردنی سەزای ئیعدامی عادڵ محەممەدی بکەن. ئەم بڕیارەی خەڵکی ڕەوانسەر پاش ئەوە دێت کە ماوەیەک لەوە پێش چەند کەس لە شارەکانی کوردستان وەک سەقز و سنا هەروەها چەند شاری دیکەی ئێران پاشگەز بوونەتەوە لە جێبەجێکردنی حکمی قەساس و بەم جۆرە بوونەتە هۆی چەسپاندنی کولتوری لێبوردەیی لە کوردستان بە تایبەتی و لە ئێران بە گشتی. بە پێی هەواڵێکی ڕێکخراوەی مافی مرۆڤی کوردستان ڕۆژی پێنجشەمبە 25 گوڵان کەسێک بە ناوی جەماڵ عەلیزادە خەڵکی شاری بانە بەهۆی تەقینەوەی مین لە کێوەکانی دەوروبەری ئەو شارە گیانی لەدەست ئەدات. شایانی باسە ناوبراو بە مەبەستی کۆکردنەوەی گژوجای بەهاری و فرۆشتنی لە بازاردا سەردانی کێوەکانی دەوروبەری شاری بانەی کردبوو، بەڵام بەهۆی تەقینەوەی مین گیانی لەدەست ئەدات. هاوکار لەگەڵ ئەوەش و هەر لە پەیوەندی بە تەقینەوەی مین لە کوردستان ڕۆژی پێنجشەمبە ڕێکەوتی 25 گوڵانی 1393 هەتاوی شارومەندێکی خەڵکی شاری پیرانشار بە ناوی ئەبوبەکر تەمەن 40 ساڵ و خێزاندار لە بنارەکانی کێوی قەندیل بە هۆی تەقینەوەی مین لاقێکی لەدەست دەدات. جێی وەبیرهێنانەوەیە پاش کۆتایی هاتنی شەڕی نێوان عێراق و ئێران کەم تەرخەمی بەرپرسانی پەیوەندیدار لە کۆکردنەوەی مینە بە جێماوەکانی ئەو شەڕە ژمارەیەکی بەرچاو لە شارمەندانی کورد لە ناوچە جۆرە و جۆرەکانی کوردستان بەهۆی تەقینەوەی مین گیانیان لەدەستداوە و ژمارەیەکیش تووشی کەمەندامی بوون. لە ماوەی سەرەتای بەهاری ئەمساڵ ئاوی خواردنەوەی شاری سەقز ڕەنگ گۆڕانی بەسەرداهات بووە و هاوکار لەگەڵ ئەوەش لە بەشێک لە گەڕەکەکانی ئەو شارە ئاوی خواردنەوە بۆنی لێدەهات و ئەمەش نیگەرانی شارمەندانی ئەو شارەی لێکەوت بووەوە. پاش ئەوەی چەندین هەوڵدراو وەک وتراوە داوا کراوە لە دکتوری تایبەتی ئەم بوارە بۆ تاقیکردنەوە لەسەر گومانەی لە ئاوی سەقز هەیە و پاشان ڕایگەاندووە کە ئاوی خواردنەوەی سەقز کێشەی نییە. بە پێی تازەترین زانیاریەکان دەرکەوتووە کە ئیدارەی ئیتلاعاتی شاری سەقز ڕێگری کردووە لە تاقیکردنەوەی ئاوی خواردنەوەی ئەو شارە. بە پێی ئەوەی کە تاقیکردنەوەی ئاوی خواردنەوەی سەقز پێویستی بە نامەی ئەمنیەتی ئەو ئیدارەیە بووە و ئەو ئیدارێش هیچ جۆرە مۆڵەتێکی بۆ تاقیکردنەوەی ئاوی خواردنەوەی ئەو شارە نەداوە. لەگەڵ نزیک بوونەوە لە ناونووسیکردن بۆ ساڵی داهاتووی خوێندن لە شاری بۆکان ئیدارەی پەروەردە و بارهێنانی ئەو شارە لە ڕێگەی جۆرە و جۆرەوە گوشاری هێناوە بۆ سەر بنەماڵی خوێندکارانی پۆلی یەکەمی سەرەتایی کە دەبێت یارمەتی بدەن بە خوێندگاکان. ئەو گوشارەش هاوکار لەگەڵ بوونی دەیان گوشاری دیکەی ئابووری بۆتە هۆی ئەوەی کە بنەماڵەکان هیچ دڵخۆشیەکیان نەبێت بۆ ناردنی منداڵەکانیان بۆ دەرس خوێندن. وەک شایەت حاڵان باسییان کردووە ئێستاکە لەلایەن بەرپرسانی خوێندگاکانەوە
بە بیانووی یارمەتی بۆ قوتابخانەکان بە زۆر بڕی 50,000 تا 150,000 تمەن بۆ هەر خوێندکارێکی پۆلی سەرەتایی لە بنەماڵەکانیان وەردەگیرێت و ئەمەش وەک مەرجێکی ناونووسیکردن دیاری کراوە. هاوکال لەگەڵ ئەوە بەرپرسانی پەیوەندیداری قوتابخانەکان پوڵی کتێب و پوڵی بیمەش لە خوێندکاران وەردەگرن و کۆی ئەمانەش بۆتە هۆی ئەوەی کە بەشێک لە خەڵکی کەمداەتی شاری بۆکان توانایی ناردنی منداڵەکانیان بۆ خوێندن نەبێت و بەم بوونەوە ڕێژەی دەسەڵگرتن لە خوێندن لەو شارە ڕوو لە زیادبوونە. بە پێی راپۆرتی هێرانە هەواڵی نمانی لقی مافی مرۆڤ لە ناو لقی خوێندکارانی کارناسی باڵای زانستگای تاران بە بڵاو بوونەوەی دەفتەرچەی هەڵبژاردننی ڕشتا حاڵەتی فەرمی بەخۆیەوە گرتووە و لەوە بەدوا زانستگای تاران لە ڕشتەی مافی مرۆڤ کارناسی باڵای خوێندکار وەرناگرێت. هەرچەند دامەزراندنی لقی مافی مرۆڤ لەو زانستگایە بۆ ساڵی 1380 یاتاوی دەگەڕێتەوە، بەڵام زانستگای تاران ئەو لقەی لە ناو ڕیزبەندی ڕشتەکان لابردووە و ڕادەستی دەستەی یاسای زانستگای بەهێشتی و دەستەی تازە دامەزراوی زانستگای ئەلامەی تەباتەبایی کردووە. یەکێک لە خوێندکارانی ئەو زانکۆیە سەبارەت بەو گۆڕانکاریە دەڵێت لە سەرەتای دامەزراندنی لقی مافی مرۆڤ لەلایەن مامۆستایانی بە ئەزمون وەک دکتور کاتوزیان و دکتور ممتاز پێشوازی گەرمی لێکرا و هەندێک لە دەرسەکانی ئەو لقەیان و ئەستۆگرت و پاشان بەهۆی کەم تەرخەمی بەرپرسانی پەیوەندیدار ئەم بوارە لە باری زانستیەوە دابەزینی بەخۆیەوە بینیوە و هەر چەند هۆکاری لابرنی ڕشتەی مافی مرۆڤ نەبوونی لێژنەی زانستی ڕاگەیەندراوە. بەڵام لابردنەکەی بێگومان هەندێک پرسی سیاسی لە پشتە. جێگای ئاماژەیە لە چەند ساڵی ڕابردوو بە دەستوری خامنەیی و سیاسەتە پاشکەوتووە خوازەکانی کۆماری ئیسلامی گۆڕانکاری بەرچاو لە ڕشتەکانی دەستەی زانستە مرۆیەکان ڕوویداوە. بە پێی هەواڵێکی ڕێکخراوەی مافی مرۆڤی کوردستان شەوی 29 گوڵان بەرپرسانی زیندانی ڕەجایی شار زانیار مرادی زیندانی سیاسی کورد مەحکوم بە ئیعدامیان ئاگادار کردوێتەوە. ئەمڕۆ سێشەممە 30 گوڵان لە لقی 74 دادگایی کەیفەری دادگایی دووبارە دەکرێتەوە. دادگای ئەم زیندانیە سیاسیە لە کاتێکدا کە ناوبراو بەهۆی باری نازیەگیری تەندروستی لە نەخۆشخانە و لە ژێر چاوەدێری پزیشکیدایە. شایانی باسە کە پرۆسەی دادگایکردنی پێشووی زانیاری مرادی لەگەڵ لوقمانی مرادی زیندانی سیاسی کورد بووە. ئێستاکەش ئەمەش بووەتە هۆی نیگەرانی بنەماڵەکەیان و مەترسی ئەوەیان هەیە کە حکمی ئیعدامەکەی جێبەجێ بکرێت. سەر لە بەیانی شەممان ڕێکەوتی 27 بانەمەڕ بە ئامادەبوونی داستان و نوێنەری دادگوستەری و هەروەها فەرماندەکانی هێزی ئینتزامی و ئاگایی شاری تیکاب کەسێک بە ناوی وەحید چێ هاوڵاتی کوردی دانیشتووی شاری تیکاب 90 قامچی لێدرا. ئەو هاوڵاتیە کووردە کە بە دەستڕێژی جنسی تۆمەتبارە ماوەی زیاتر لە 1 ساڵە لە زیندانی شاری تیکاب لە دەست بەسەریدایە. نوێنەری داستانی شاری تیکاب کە لە کاتی بەڕێوەبردننی ئەو حکومەی دەستگای قەزاییدا لە شوێنی قامچ لێدانەکە ئامادە بوو وتویەتی ئێمە لەیرەوە هشدار ئەدەین بەلاوەکان کە ئەگەر کردەوەی وەکو ئەم تۆمەتبارە ئەنجام بدەن تووشی ئەم سزا و چارەنووسە دەبن. لە ڕۆژانی ڕابردوودا هەژ لێکۆڵەر و چالاکی فەرهەنگی کوردی خەڵکی شاری پاوە کە بە شێوەی فەرمی بانگهێشتی فستیڤاڵی ماچۆل لە هەرێمی کوردستان کرابوون پاش گەڕانەوە بۆ شاری پاوە بەرەوڕووی لێپرسینەوەی ئیتلاعاتی سوپای پاسداران بوونەوە. ئەو فستیڤاڵە ڕۆژانی 5 و 6 و 7 بانەمەڕی ئەمساڵ لە ناوچەی بیارە و شاری سلێمانی بەڕێوە چوو کە ژمارەیەک لە لێکۆڕەرانی بەشداری ئەو فستیڤاڵە لە بەیاننامەیەکدا ڕخنیان لە هەڵسوکەوتی ناوەندە فەرهەنگیەکانی حکوومەتی ئیسلامی ئێران گرتبوو. هەتا کاتی بڵاوبوونەوەی ئەم هەواڵە هۆکاری بانگهێشتکرانی ئەو چالاکانە بۆ ئیتلاعاتی سوپای پاسدارانی شاری پاوە ڕوون نەبووەتەوە. ناوی ئەو چالاکە فەرهەنگیانە نەرمین گیوەچی، هادی سپەنچی، ڕەشید ئەمینی،
جەماڵ جەباری، نێعمەد ڕەحمانی، یاسر خالیزادە، موختار هیدایەتی، گیانگیر مەحموودی وەیسی ڕاگەیاندووە. لە کۆتاییەکانی ساڵی 1391 ژمارەیەک چالاکی فەرەنگی شاری پاوە لەلایەن ناوەندامەتەکانی حکوومەتی ئیسلامی ئێرانەوە دەست بەسەر کران و دواتر 8 کەس لەو چالاکانە هەرکام حکمی 6 مانگ زیندانی تەعزیریان بۆ برایەوە. هەر لەو پەیوەندیەدا نەهێشتنی چالاکی فەرەنگی لە پاوە و هەورامان ڕۆژی هەینی 2 جۆزەردان بە فەرمانی مەلا قادر قادری پێشنوێژی شاری پاوە پێش لە بەڕێوەچوونی فستیڤاڵی سیارچەمانە کە قەرار بوو لە نوتشە بەڕێوە بچێت گیرە. ڕۆژی یەکشەممە ڕێکەوتی 28 بانەمەڕ مەسعود شەمزنژاد بە تۆمەتی چالاکی تەبلیغی بە دژی ڕژیم و بە پێی مادەکانی 5 و 19 و 211 لە یاسای سزادان ئیسلامی پەسەندکراوی ساڵی 1392 هەتاوی بە 4 مانگ زیندانی تەعزیری مەحکوم کرا. مەسعود شەمزنژاد کە ڕێکەوتی حەڤەی بانەمەڕی ئەمساڵ لەلایەن لقی 2 دادگای ئینقلابی شاری ورمێەوە بە سەرۆکایەتی دادوەر شێغلو بە تۆمەتی چالاکی تەبلیغی و ئەندامیەتی لە یەکێ لە حیزبە کوردیەکاندا دادگای کرا. تۆمەتی ئەندام بوون لە یەکێ لە حیزبە کوردیەکاندا لەسەری لاچووە. کەماڵ حوسەینی ڕۆژنامەنووسی کورد لەو پەیوەندەدا ڕایگەیاند مەسعود شەمزنژاد بە چالاکی تەبلیغی لە ڕێگەی وتوێژ لەگەڵ میدیا دژبەرەکانەوە تۆمەتبار کراوە و لە ئەنجامدا حکمی 4 مانگ زیندانی تەعزیری دەرەجە 6 لە یاسای سزادان ئیسلامی بۆ براوەتەوە. مەسعود شەمزنژاد ڕێکەوتی 19 بانەمەڕی ساڵی 1392 هەتاوی لەلایەن هێزە ئیتلاعاتیەکانەوە دەست بەسەر کراوە و ڕێکەوتی 23 جۆزەردان پاش 34 ڕۆژ لە دەستبەسەری بەدانی بارمتەی 1 ملیار تمەنی لە زیندان ئازاد کرا. ئیدارەی ئەماکنی شاری تیکاب دوولاوی کوردی خەڵکی ئەو شارەی بە ناوەکانی ئەفشین میری و ڕەسوول ڕەنجی دەست بەسەر کرد. ئەو دوولاوە کووردا پێشتر لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانی حکوومەتی ئیسلامی ئێرانەوە لەو شارەوە دەست بەسەر و لێپرسینەوەیان لێکراوە. هەتا کاتی بڵاوبوونەوەی ئەم هەواڵە سەرڕای بە دوواداچوونی بنەماڵەی ئەفشین میری و ڕەسوول ڕەنجی هۆکای دەست بەسەرکران و شوێنی ڕایگیرانی ئەو دوولاوە کووردا ڕوون نەبووەتەوە. هاوڵاتێکی کورد بە ناوی یوسف معروفی خەڵکی گوندی قەرەقەسابی نەغەدا پاش 6 ساڵ ڕاگیران لە زیندانی ورمێ بەرەبەیانی ڕۆژی پێنجشەممە ڕێکەوتی 1 جۆزەردان لە سێدارە درا. یوسف معروفی خوێنزاندار و باوکی منداڵێکیش بووە کە بە تۆمەتی بازرگانیکردن بە مادەوەشبەرەکان دەست بەسەر کرابوو. یوسف معروفی پاش ئەوەی ساڵی 1387 دەست بەسەرکرا حکمی زیندانی هەتاتایی بۆ برایەوە، بەڵام دواتر ئەو حکمە بۆ لە سێدارەدان گۆڕانی بەسەردا هات و سەرنجام حکمەکەی لە زیندانی ورمێ جێبەجێ کرا و تەرمەکەشی ڕادەستی بنەماڵەکەی کراوەتەوە. کۆتاییەکانی ساڵی ڕابردوو 4 مامۆستای کوردی سونی مەسەب بە تاوانی ئەندامەتی لە مەکتەبی قورئان لە ئیدارەی پەروەردەی شارەکانی سەردەشت و بۆکان دەرکراون. شۆڕژ مستەفازادە، ئیبراهیم ڕۆستەمی و فەریدون عەلیپور لە ئیدارەی پەروەردەی شارستانی سەردەشت لە سەرکار دەرکراون. مامۆستایانی کوردی دەرکراو ئەو 3 مامۆستایەیە پێشینەی 4 هەتا 12 ساڵوانە وتنەوەیان لە قوتابخانەکانی کوردستاندا هەبووە. هەر لەو پەیوەندەدا ئەندامێکی دیکەی مەکتەبی قورئان بە ناوی محەممەد سەرایی لەلایەن هێزە ئیتلاعاتی و ئەمنیەتەکانی شاری بۆکانەوە ڕێگری لەوانە وتنەوەیان لە ناوەندە فێرکاری و فەنی و حرفەیی سوهێل کراوە. محەممەد سەرایی ئەندازیاری بیناسازی و میعمار بوو کە پێشتر بانگهێشتی ئیدارەی ئەماکنی هێزی ئینتزامی کرابوو. ئەو 4 هاوڵاتیە کووردا لەلایەن وەزارەتی ئیتلاعاتەوە بە تاوانی ئەندامەتی لە مەکتەبی قورئان و لایەنگری لە ئەحمەد موفتیزادە و بێپێکێنان و بەڕێوەچوونی دادگا مەحکوم و لەوانەوتنەوە بێبەری کراون. پەیڕەوانی مەکتەبی قورئان کە پەیڕەوی لە قۆناغی سێمی ڕوتی ئاینی بە پشبەستن بە لێکدانەوەکانی ئەحمەدی موفتیزادە لە کتێبە ئاینیەکانی ئیسلام چالاکی دەکەن. بانگهێشتن و ڕێنوێنیکردنی خەڵک بێ بانگەشەی سیاسی بە ئەرکی سەرشانی خۆیان دەزانن. شەوی ڕابردوو ڕێکەوتی 31 بانەمەڕ حوسەین پەرواز خەڵکی شاری مابات کە لەسەر سنوور سەرقاڵی کۆڵبەری بووە لەلایەن هێزە نظامیەکانەوە کوژراوە. ئەو کۆڵبەرە کووردە
لە نێوان میراوەی پیرانشار و لە پشت ئاوای چەکۆ دراوەتە بە دەستڕێژی گولە و لە ئەنجامدا بووەتە هۆی گیان لەدەستدانی. هەتا کاتی بڵاوبوونەوەی ئەم هەواڵە تەرمی حوسێن ڕادەستی بنەماڵەکەی نەکراوەتەوە و لە نەخۆشخانەی شاری پیرانشار ڕاگیراوە. ئەو هاوڵاتیە کووردا خێزاندار و خاوەنی دوو منداڵە و کە مەبەستی دابینکردنی بژیوی ژیانی ڕووی لە سنوورەکانی کوردستان کردهبوو. یەکێ لە چوار هاوڵاتیە ناوی نەجمەدین سەعیدی تەمەن 35 ساڵ کوڕی ڕەحیم و خەڵکی گوندی گردەسووری پیرانشار بووکە بەهۆی ڕاوەدوونانی هێزەکانی حکوومەت ئێران هەڵگێرابوویە نێو چۆمی زێوێکە و ماشکان و دوای تێپەڕینی زیاتر لە 10 ڕۆژ لەو ڕووداوە هێشتا تەرمەکەی نەدۆزراوەتەوە. بەرەبەیانی پێنجشەممە ڕێکەوتی یەکی جۆزەردان چوار هاوڵاتی کورد لە زیندانی دەریای ورمێ بە بڕیاری دەستگای قەزای حکوومەتی ئیسلامی ئێرانەوە لەلایەن ڕێکخراوە زیندانیەکانی ئێرانەوە لە سێدارە دراون. سەرچاوەیەکی ئاگادار لە زیندانی ناوەندی شاری ورمێ لە پەیوەندیەکی تەلەفۆنیدا ناسنامەی ئەو کەسانەی ئامینە تووسن، دانیشتووی گەڕێکی تەرزیلۆی ورمێ، گۆڵچین نووری مەسکینی خەڵکی گوندی ئاودێڵان سەر بە شاری ورمێ، فارۆق مفەسەری خەڵکی گەڕێکی ئەلواج لە شاری ورمێ و یوسف معروفی خەڵکی گوندی قەرەقەسابی شاری نەغەدا ڕاگەیاند. هەروەها هاوڵاتیەکی دیکەی خەڵکی شاری جیرۆفت کە شوناسی ڕوون نەبووەتەوە لەگەڵ ئەو چوار کەسە لە سێدارە دراوە. ڕۆژی چوارشەممە ڕێکەوتی سیویەکی بانەمەڕ هەواڵی ڕەوانەکردنی 8 کەس لە زیندانیانی زیندانی ورمێ مەبەستی لە سێدارەدان بۆ قەرنتینای نێو ئەو زیندانە بڵاو بوویەوە کە سەرجەمیان بە بازرگانیکردن بە مادەوەشبەرەکان تۆمەتبار بوون. پاش تەقەکردنی هێزەکانی کۆماری ئیسلامی لە کوڕەکەیان و گیان لە دەستدانی بنەماڵەی کەسە کوژراوەکە سکاڵایان لە دژی بە کوژانی کوڕەکەیان تۆمار کردووە. چەند ڕۆژی پێشوو لەلایەن پازگای بیزمیراوێ سەر بە سەلاسی باوەجانی تەقەیان لە لاوێکی خێزاندار بە ناوی سەلاح وەیسی کوڕی عەزیز و دانیشتووی شاری جوانڕۆ کرد کە لە پاش ئەوەی نزیک بە کاتژمێرێک لە تەقەی هێزەکانی کۆماری ئیسلامی لەم لاوە خێزاندارە تێدەپەڕێت بەبێ ئەوەی هێزەکانی کۆماری ئیسلامی هیچ هەوڵێک بۆ ڕزگارکردنی گیانی ئەم شارومەندەی شاری جوانڕۆ بدەن بە دیاری سەریەوە ڕادەوەستن تا گیانی لەدەست دەدات. پاشان دەیگوازنەوە بۆ پزیشکی یاسایی کرماشان و لە پاش 2 ڕۆژ تەرمەکەی ڕادستی بنەماڵەکەی دەکەنەوە. بنەماڵەی سەلاح سکاڵایان دژ بە بەکوژانی سەلاح تۆمار کردووە و بە مەبەستی بە دواداچوون داویانە بە دادگوستەری شاری جوانڕۆ. هەروەها سەلاح باری ماشینەکەی شامپۆ و سابوون بووەکە بە مەبەستی کاسپیکردن هاتوچووی نێوان جوانڕۆ سەلاسی باوەجانی کردووە. شانی باسە ئەو سەربازەی تەقەی لە سەلاح کردووە لە دادگا وتوێتی کە ئەو لەلایەن فەرماندەکەیەوە فەرمانی تەقەی پێدراوە و خۆی بەرپرسی گیانە دەستدانی سەلاح نازانێت. جێگەی ئاماژەیە سەرچاوەیەکی ئاگادار کە نویستناوەکەی ئاشکرا بکرێت لەم بارەیەوە ڕایگەیاند بەشێکی ئەو کەسانەی کە سەربازی خۆجێی بوون پاش ئەوەی دەڕۆنە سەر تەرمی سەلاح دەبین هێشتا گیانی تێدا ماوە. ئەوە لە حالێکدایە بەوتەی سەرچاوی ئاگادار ئەوان نزیک بە 15 خولەکێک پاش ڕووداوەکە دەگەنە ئەو شوێنە کە لەلایەن سەربازانی خوجەیەوە داوا لە فەرماندەکان دەکرێت کە پەیوەندی بە بەشی پزیشکی فریاکەوتن بگرن و ڕێگە لە مردنی سەلاح بگرن کە بە خێرایی بۆ نەخۆشخانە بگوازنەوە. بەڵام ڕوبەڕووی کەمتەرخەمی وڵامی بەرپرسیەکەی دەبێتەوە بینەری گیانە دەستدانی سەلاح دەبن. بەندی 19 هەرکەس مافی ئازادی ڕادەربڕینی بیرروبڕوای هەیە و ئەو مافێش پێویستی بەوە هەیەکە هیچ کەس و تاکێک لەوەی کە بیرروبڕوایەکیەیە نەترسێ و نگەران نەبێ و لەوە دیهێنان و وەرگرتن و بڵاوکردنەوەی زانیاری و بیرروبۆچووندا ئازادانە و بێ لە بەرچاوگرتنی تێبینیە سنووریەکان دەستی بە هەموو ئامرازێکی گونجاوی بیرروڕادەربڕین و بڵاوکردنەوە ڕابگات.
یەکەم یاسای بنەڕەتی ئێران لە ساڵی 1901 پەسەند کرا و ئەو یاسا بنەڕەتیە لە ساڵی 1906ەوە کەوتە بواری جێبەجێکردن و کارپێکردنەوە. خاڵە بنەڕەتیەکانی یاسای بنچینەی ئێران لەسەر بنەمای نەرێتی پاشایەتی دامەزراکە لەلایەن ناوەندە نەرێتخوازە ئاینیەکانەوە پشتیوانی لێدەکرا و ئەمەش بەنۆرەی خۆی بوو بە بەڵایەکی مەزن و بناخەی گەشەکردنی سیستمێکی دەوڵەتی ئۆتۆریتر کە تەواوی دەسەڵاتی دەوڵەت لە ناوەند کۆ دەکاتەوە. شۆڕشی ساڵی 1970 کە ئایەتوڵڵاکان بە ڕێبەرایەتی خومینی دەستی بەسەرداگرت سیستمی پاشایەتی لابرد و لە باتی ئەو سیستمێکی ئاینی هێنایە سەرکار کە تا ئەمڕۆ دەسەڵاتیان بەدەستەوەیە. بەڵام دەبێ بوترێ دەوڵەت هیچ ئاڵوگۆڕێکی بەسەر ئەو سیستمە دەوڵەتیەدا نەهێناکە پێشتر جێگای گرتبوو هەموو دەسەڵاتی لە ناوەندا لە دەستی دەوڵەتی ناوەندەوە کۆکردبووەوە. بەم جۆرە لە گۆڕێکدا بوونی نەرێتی کولتورێکی سیاسی ئۆتۆریتر و لێکدانەوەی زۆری نەرێتی خوازانە لە شەریعەتی ئیسلام کاریگەری و شوێنەواری خۆیان لەسەر یاسا و ڕێساکانی ئەم وڵاتە دانا و ئەوڕۆکە لە پاش ئەو هەموو ساڵە دۆخی مافی مرۆڤ لەم وڵاتە هەرچی هاتووە ڕووی خراپی و گرژی و تونند و تێژی بە زەقی و زیاتر دەرکەوتووە. سەرەتا بێ ئەو بڵم کە بزوتنەوەی کە لە حاڵی حازرا لە ئێرانە خەریکە دروستە بێت ئەویش بزوتنەوەی کە بەناوی دژ بە لە سێدارەدان ئەو کەسانەی کە محکوم بە ئیعدامن لە ئێرانە و تەرەفی مقابڵیان بڵین کۆماری ئیسلامی بۆ خۆی نییە حکوومەت بۆ خۆی نییە کەسانی خاوەن حەق دێن لە حەقی خۆیان نەگوزرێن ئەولیای دەم بە ئیسلاح و ئەو لە باتی قەساس بەخشین بەکاردێنن و ئەو کەسێک کە محکوم بە ئیعدامە لە زیندان دەریدێن و بەڵام زۆربەی کاتەکان ئەو شتش بوا ڕوێدا کە لە کاتێکا خەریبوون پەتیان لە ملی ئەو کەسایە کردیان ڕۆژێک پێش لە بەڕێوەبردننی حکومەکە هاتن ئەو کەسیان ئەبەخشی و شتەکە لەلایەن خەڵکەوە جێگەی دەستخۆشیان لێکرا. بەڵام ئەو چالاکیە کە لە ڕوانسەر بە بەشداری خەڵکی ئەورامانات و بە تایبەت هەموو شارەکانی ئەورامان نەتەنیا شاری ڕوانسەر بۆ خۆی بوو ڕوویدا شتێکی تازە بوو لە ئەو جۆرە حرەکەتە ئەویش ئەوە بوو کە خەڵک پێش ئەوەی کە ئەو بنەماڵە خاوەن حەق بوون کوڕەکەیان کوژرا بوو پێش ئەوەی کە بیر لە بەخشینی بڵێن ئەو کەسە بکەنەوە و داخوازیەکان هات بە شێوەیەکی زۆر مەدەنیانە زۆر مدرنانە خەڵکێکی زۆر ئەڕۆنە بەرماڵی ئەو مەختوڵەوە داوای بەخشینی لێ ئەەکەن لە ئەولیای دەمی ئەو کەسە. بەڵام گرنگی ئەو شتە لەوایە کە ئێمە ئەگەر چاک بە مێژووی ئیعدام لە کورسانە بخشێنەوە ئەبینین کە کورد لە ئێرانە چ لە زمانەکانی شۆڕش و انقلاب و بشێوەکانەوە چ لە زمانی سەخەمگیری وەکو ئێستا ئەبینین کە زۆربەی هەرە زۆری کورد یعنی لە هەموو نەتەوەکانی تر زۆرتر قوربانی ئیعدام بووە بۆ ئەمە وا کات خەڵکی ئەمە ئینزجارێک بۆ تووڕەبوونێک لە ئیعدام لە وجودیانە بوونی هەیە هەر ئەم پاڵنەرە وا کات کە لە باتی ئەوەی کە خەڵک وەکو شارەکانی تر سێ چوار ڕیشسپی و چەند پیاماخۆڵێک و چەند بڵێ مەسئولێکی خۆجێی بڕۆن بە دوای داوای بڵێن ئەو کەسێک کە محکوم بە ئیعدامە ئەبینین کە بە سەدان خەڵک لە شارەکانی جوانڕۆ پاوە ڕوانسەر سەلاس و حتا ئەڵێن لە کرماشان و زۆر خەڵگەڵن بەهۆی نەبوونی جێوە کە خەڵک کەم هاتوویانی ئەو شوێنێکی زۆر گەورە نەبووە کە خەڵک زۆرتر بێت ئەمە واکە کە نیشاندا خەڵکی بچون ئینزجار و تووڕەبوونێک لە ئیعدامتیانە هەموو خەڵک بە گەورە بچووکە بە دوای ئەو شتاڕۆن کارێکی مەی زۆر جوان و ڕێکوپێک کە بە فراخانی یەک نەفەر لە شەورای شار کە داوای لە خەڵک شەورای شاری ڕوانسەر کە داوای لە خەڵک کردوو بێن و داوای بەخشین لە بنەماڵەی ئەو کوڕە بکەن کە کوژراوە ئەو جرانی ئەو قەتڵش بەو شێوە ئەبێت کە حتا ئەڵێن ئەو کوڕە نەیزانیوە یعنی ئەو قەتڵە بە شێوەیەکی غێرە عەمد بووە ئەمە وای کردووە کە خەڵک زۆرتر شێوازی هاوڕێتی نێوان ئەو دوو کەسە وای کردووە کە خەڵک هەمووی دڵی بۆ بسووتێت کە کەسێک کە پێشتر حەقی لە سێدارەدان نەبووانی بەدڵان بەرنامە ئەو کاری نەکردو حەقی لە سێدارەدانی بێن داوای بەخشین لە بنەماڵەکان بکەن. ئەمە شتێک ترش کە زۆر گرنگە لێرە ئاماژەی پێ بکەین ئەوەیە کە خەڵک هاتوون داوایان لە بنەماڵەیە کردووە کە لە حەقی خۆش بن کە بڵێن حەقی قانونی خۆیانە بەڵام ئەبینین حەقی قانونیەکان حەقی قانونی تایبەت بە کۆماری ئیسلامی و چەند وڵاتێکی تر لە دنیا کە ئەویش ئیعدامی تیا بەڕێوەچێت بەڵام لە ئەو سەرچاوەیە کە قانونی ئەساسی بەکارهێناوە وەکو ئیعدام کە ئەویش قەساسی نەفسە لە ئێرانە و قانونی ئەساسی بەکارهێناوە ئەبینین کە سەرچاوەیەکی ئاینیە کە لە قورئانە وەرگیراوە و قورئانیش
هەر لە هەمان بەشە کە باس لە قەساسە کا باز لە بەخشنی ژەکات کەواتە خەڵک زۆر بە زیرەکانە زۆر بە ئاگایانەوە هاتوون دەستیان لەسەر نقطەیەک داناوە کە ئەکرێت بڵێن سەرچاوەکەشی کە خەڵک هاتوون و ئەگەر بیانەوێت مشکلێک بۆ خەڵک دروستکەن کە بۆچی ئاوا خۆپیشاندانەکەن بۆچی ئاوا کردبوونێکن خۆ دەزانین لە ئێرانە گردبوونەوە پێویستی بە گردبوونێکی ئاوا چەند کەسی پێویستی بە ئەوە ئیجازەی نێوەندە ئەمنیەتەکانەیە بەڵام لە حاڵەتێکا کە ئەو شتە بەبێ ئیجازەش دەکرێت و پێویستی بە هیچ ئیجازەی هیچ نهادێکی ناکات و ئەوەیە کە سەرچاوەکەی ئەگەڕێتەوە بۆ قانونی بۆ ئەو سەرچاوی کە قانون ئاساسی لێ وەرگیراوە کەواتە کارەکە کارێکی زۆر مەدەنیانەیە زۆر ڕێکوپێکەوە احتیمالی درژەدانی شەیە تا حدێکە هەموو ئێران بگرێتەوە بێتە متەدێک بۆ بەخشین ئەم کارە درێژەی هەمان چالاکی مەدەنیانن کە پێشتر لە کوردستانە سەرچاوی گرتووە زۆر شارەکانی تر گرتووەوە وەک چالاکی ئەو چالاکیانە و کە دش بە ئیهانەت بەژن لە مەریوان ناکرا وەک چالاکی ڕاگررتنی ڕاوکردن وەک چالاکی ژنگە پارێزیەکان کە ئێستا لە کوردستان و خەریکە سەر هەڵەدا و هەمووی ئێران تقریبان کەمەکەمە خەریکە ئەگرێتە بەش. دوو ئێران چوار کنوانسیۆنی نێونەتەوەی مافەکانی مرۆڤی پەسەند کردووە. ساڵی 1976 دەوڵەتی ئێران کنوانسیۆنی مافی مەدەنی و سیاسیەکان و کنوانسیۆنی مافی ئابووری و کۆمەڵایەتی و کولتوریەکانی ڕێکخراوی نەتەوەیەکگرتوەکانی پەسەند کردووە و لە ساڵی 1960 کنوانسیۆنی لە نێوبردننی هەموو چەشن و شێوازەکانی جیاوازدانانی ڕەگەزی واژۆ و دواتر ساڵی 1994 کنوانسیۆنی مافەکانی منداڵانیشی پەسەند کرد. سێ کنوانسیۆنی یەکەم بەبێ هیچ چەشنە تێبینیەک لەلایەن دەوڵەتەوە پەسەند کراون بەڵام لە پەیوەندی لەگەڵ کنوانسیۆنی مافی منداڵدا دەوڵەتی کۆمار ئیسلامی ئێران ئەو مافە بۆ خۆی دەیەڵێتەوە. ئەو بڕیار و مادانەی کە لەو کنوانسیۆنەدا هاتوون و لەگەڵ یاسا ئیسلامیەکان و یاسا پەسەندکراوە نێونەتەوەیەکان یەک ناگرنەوە و لە بەرچاوی ناگرن. سەرڕای ئەوەی کە ئێران بە گوێرەی کنوانسیۆنە نێونەتەوەیەکان ئەرکی پاراستن و ڕچاوکردنی مافەکانی مرۆڤی لەسەرشانە بنەما و پرنسیبەکانی مافی مرۆڤ لە وڵاتەدا لە زۆر بواردا پێشێل دەکرێت. یاسای بنەڕەتی کۆمار ئیسلامی ئێران زۆر یاسا و ڕێسای دیکەش کە لەو وڵاتەدا کاریان پێدەکرێت بە شێوەیەکی ڕوون و ئاشکرا لە زۆر بواردا لەگەڵ پەسەندکراوە نێونەتەوەیەکانی مافی مرۆڤدا ناتەبایی و ناکۆکیان هەیە. بە گوێرەی یاسای بنەڕەتی ئێران نەتەوەکان و کەمایەتی ئاینیەکان ژنان و هەموو هاوڵاتیانی دیکەی دەرەوەی شیعە ناتوانن پۆست و کارە گرنگەکانی دەوڵەت واستۆ بگرن. ئەو یاسایانە چوارچێوەی دەسەڵاتی ئورگان و دام و دەستگاڵ بژێردنەوەکانی خەڵک بۆ کەڵگوەرگرتن لە سەلاحیەت و اختیاراتی خۆیان سنووردار و تەنگ دەکەنەوە. لە هەموو پرزگریک و مژاردە گرنگەکاندا ئەو بەشە لە پێشەنگاکان یان ئیلیتی شیعە کە ڕێبەری ڕژیمی کۆمار ئیسلامی وڵایەتی فەقێ وەفادارە دوایین قسەی بەدەستە. جیالەوە یاسای بنەڕەتی ئێران ئازادی دامەزراندن و تێکۆشانی ڕێکخراوی سنووردار و بەرتەسک دەکاتەوە. چەند شتێکی ڕوون کردەوە یەکێک ئەوەیە کە خەڵک لە ناوچە کوردەکانی ڕۆژهەڵاتی کوردستان پتانسیلێکی زۆریان تایە بۆ کاری مەدەنی ینی ئەتوانین بڵین لە چەند ڕوانگە و ئەتوانین مەسەلەکە سەنگین ڕوانگەیەکیان دەتوانین بڵێن ڕوانگەی کۆمەڵایەتیە ئەوەی کە خەڵکی ئێمە خەڵکی منتیقەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان بەتەمایەوەن کە نەخش ئافرینی بکەن خۆیان بینەوە لە زۆر شتا ئەوەی کە کەسێک دێت و داوای بەخشین لە کەسێک دەکات بە شێوی لە شوێگە نەخش ئافرینیە لەم مەسەلا لە بواری سیاسیەوە ئێمە توانین بڵین ئیعدام کە یەکێک لە بڵین لە ئەسڵەکانی قانونی ئەساسی جمهوری ئیسلامی خەڵک بە شێوەیەک لە شوێگەکان ڕەتیەکەنەوە خوازیان کەوی ئیعدامە جێبەجێ نەکرێت ئەمانە و هەروەها کۆمەڵە شتی تر وەکەوەی کە ئەنرژیەکی خۆ لە نێو خەڵکی ئێمە هەیە پێویستی بە پاڵنەرێک هەیە کە بێتە بالفعل وان پاڵنەرێش کەمەکەمە لە نێو خۆی وڵاتە خەریکە دروستە بێت ئەویش بە چالاکی کە دش بە سێدارەدانی ئەو کوڕە لە ڕوانسەدا بەڕێوەچوو نمونەیەکی بە بڕوای من نمونەیەکی بچووکی لە کارەکانە کە لە ئایندا بەڕێوەچێت ئەمانە واکات کە حتا جمهوری ئیسلامی وا لێ بکەن بە دوای حتا ئەگەر وای لێ بێتە بۆ ڕفراندۆمێکی لێ دێت خەڵک بە دڵنیاییەوە لە داهاتوە لە شارەکانی تریش ئەم کردەوە دووبارە بێتەوە وای لێ دێت کە خەڵک ناڕەزای دەرەبڕن بە ئیعدام بە هەموو شێوەکانیەوە ئێمە لە بیرمان نەچێت دوو شێوازی ئیعدامان لە ئێرانە هەیە شێوازێک لە ئیعدام ئەوەیە کە کەسانێکی ئیعدامەکرێن و بەهۆی کوشتنی کەسێکی ترەوە کە ئەولیای دەمی کوژراوەکە
دادگا دەڕۆن و داوای ئەعدامی ئەو کەسەکەن کە قەساسی پێڵن یەکێکی تر شێوەیەکی تر لە ئەعدامکەی لە ئێران ئەعدامی سیاسی بۆ هەمە نەزانین و زۆر کەسێک ئێستا لە زیندانەکان ئێرانە ترسی ئەعدام و سێدارەی لەسرە ئەم شێوازە دەربڕینەی مخالفت لەگەڵ لە سێدارەدانی کەسێکە ئەتوانین بڵێن تعمیم بدەین بە هەموو ئەو کەسانی کە خەرکین لە ئەعدامەدرێن و خەڵک ناڕازین کە لە ئەعدام لە ئێرانە هەبێت جا چ بە شێوەی سیاسەکەی چ بە شێوەی ئەوەی کە عرضمکردن بە قەساس و کەسێکی بڵێن مەدەنی کەسێکی تر غێر لە حکوومەت لە بەرامبەری قەزێکا بێت ئەگەر ئەم کەمپینە بکرێت ئاراستە بکرێت بۆ شوێنەکانی تر ئەم گردبوونەوەی لە ئێرانە بۆ شارەکانی تریش بگرێتەوە کە احتیمالی زۆر هەیە ئەو شتە ڕوو بدات چونکە لە نێوخۆی ئێرانیشە چەند ڕۆژنامەیەک وەکو ڕۆژنامەی ئێران کە ڕۆژنامەی رسمی حکوومەت بۆ خۆی ئاماژەی بۆ حرەکەتی ڕوانسەر کردبوو ئەمە نیشان لە گەورەی ئەو حرەکەتێدا نیشان لەوەدا کە خەڵک لە منتیقەی ڕوانسەر و ئەورامان بە تایبەتە بەم حرەکەتان مەسجێکیان ناردووە بۆ بڵێن دەسەڵاتدارانی ئێران کە بیانەوەی نایانەوێت لە بەرامبەر یاگیریان کرد کە بێ وەڵام بدرێتەوە وەڵامدانەوە بۆ معنیە کە شتێکیان نەکردووە کە بتوانێت ڕیان پێ بگرێ بڵێن جێبەجێ نەکەن و شتێکیش کە کراوە ئەوەندە گەورە بووە کە یعنی خۆشیان بە جۆرێک جوان تعریفیان لێ کردووە لە ڕۆژنامەی ئێران بۆ خۆی باسی لەو مەسلە کردووە کە لە ڕوانسەر حرەکەتێک بۆ شێوە کراوە حرەکەتێکی جوان و پەسەند بۆ یعنی تعریف لە مەسلەی کراوە ئەمە ئەگەر درێژەی بێت واکە کە زیندان دواتر خەڵک ئاراستەکان بەرەوێ بڕە کە زیندانی سیاسیش لە ئەعدام نەکرێت کە قەتڵی بەعام لە سێدارەدان لە ئێران ڕاتە ژێر پرسیارەوە سێ ئۆرگان و هێزەکانی سپا ئاسایش و چەکدارەکانی سەر بە دەوڵەت وەک سپای پاساران بەسیج پۆلیسی نێنی هەر کامەیان بە گوێرەی لێکدانەوەی خۆیان یاسا و ڕێساکان بڕێوە دەبن ئەو ئۆرگانە جۆرا و جۆرانە هەمویان لە ژێر سەرپەرشتی و فەرماندەی عەلی خامنەی ڕێبەری ڕژیمدا کار دەکەن و لە ئاستی ئێران و جیهاندا تێدەکۆشن قازانج و بەرژەوەندەکانی ڕژیم بەرەو پێش بەرن کە ئەمەش لە پارێزگای کوردنشینەکان ئەو ئۆرگان و هێزە جۆرا و جۆرانە دەسەڵاتێکی لە ڕادە بەدەرتریان هەیە و کە لە ناوچەکانی دیکە ئێراندا بەدین ناکرێت تا ئێستا ژمارەیەکی بەرچاو لە چالاکان و تێکۆشەرانی سیاسی کە گومانی ئەویان لێکراوە لە حیزب و ڕێکخراوە کوردیەکاندا ئەندام بوو بن لەلایەن ئەو هێزانەوە بەبێ ئەوەی کەس بتوانێت یان بوێرێت پرسیارێک لەسەر هۆکارەکانی ئەم کارە سادە بکات لە سێدارە دراون یا سزای قورسیان بەسەردا سەپاوە و لە هەر جۆرە ڕێگایەک بۆ داکۆکیکردن لە خۆیان بێبەش بوون و بە خراپترین شێوە لە زیندانەکان و ناوەندە ئەمنیەتەکانی کۆماری ئیسلامی هەڵس و کەوتیان لەگەڵدا کراوە. یەکێک لە بازووەکانی خەباتی مەدەنی تۆڕە کۆمەڵایەتیەکانە تۆ ئەبینیت لە نەتەنێت لە کوردستانە لە هەموو دنیا گەسەری مەسلەکان کوێن ئەبینین زۆربەی هەرە زۆری شۆڕشەکان کە لە ڕۆژڵاتی ناوینە و لە لیبی و لەو شوێنانەکرا سیرەکە لە فەیسبوک و فەرەخانەکانی درانی فەیسبوک تۆڕە کۆمەڵایەتەکان تویتر ئەمانە هەرچەند لە ئێرانە بەکارهێنانی نسبەت بە وڵاتەکانی تر کەمترە بەڵام دیسان ئەبینین کە ئەویش ڕۆڵی خۆی ئەبینێ بەڵێ یەکێک لە شتەکان کە یەکێک لە بازوەکانی خەباتی مەدەنی نەمانوێت ئەو تۆڕە کۆمەڵایەتیانە بەڵام چەندە دەوری هەبوو لە ئەو چالاکیانەی کە لەم ئاخرانە کراوە بەڵێ بەدڵنیاییەوە تۆڕە کۆمەڵایەتیەکان میدیا کوردیەکانی حتا دەرەوە دەوریان هەبوو بە ئەوەی کە ئەوە خبارانیان کاس داوە بۆ نمونە تۆ کاتێک لە جوانڕوا کار بۆ ژنگە پارێزی ئەکرێت ئەبینین کە ئەو شتە ئەگوازێتەوە لە نێو میدیای کوردیەوە ئەمە واکات کە هاندەرێک بێ بۆ ئەوەی کارێکی تر و کەسانێکی تر بەدوێنەوە ئەوارێکی ترابن بەڵام لەوەیش گرنگتر ئەم جۆرە چالاکیانە کاردانەوەیکی تریشانە بێت دەویش گۆڕینی دیدگای نەتەوەکانی تری ئێران نسبەت بە کورد هەرەوە جۆرێک کە خۆمان نەزانین و پێشتریش لەو فەزا ژیاوین لە ئێرانە زۆری نەتەوەکانی تری بندستی ئێران کوردیان وەکو کەسانێکی شەڕەنگێز ینی وەکو شەڕکەر لە قەڵەمەدا کە خوازیارن بە زۆر حەقی خۆیان وەربگرن یانە بە شەڕکردن و ئەو شتانە بەڵام بینین ئەمڕۆ بەو کۆمەڵە کاری مەدەنیەوە کە لە کوردستانە کرا لە مەریوان و سەری هەڵدا وهات و تا گەشتۆتە ئێرە چ بە ژینگە پارێزیەکەیەوە چ بە وەلانانی ڕاوکردنی حیواناتەوە چ بە خۆتانەزان ئەوەش کارێکی زۆر گەورە بوو کە لە کوردستان و سەری هەڵدا و حتا هەموو ئێرانی گرتەوە و چ بەمەیشەوە کە ئێستا ئەو خەڵکە بەو شێوەیە داوای نەمانی لە سێدارەدانەکەن ئەمە هەموو ئەمان نیشاندا کە
تێڕوانینێکی حتا بین المللی نسبت بە کورد بگۆڕێت حتا مەسلەی بە بڕوای من ئەم جۆرە خەباتانە مەسەلە ئەتوانێت مەسلەی کورد لە ئێرانە بە شێوەیەکی تر مەطرح بکات بۆ شێوەیەکە خەڵکی کورد خەڵکێکی ئاشتی خوازن و ئەو هەمووی عدامە و ئەو هەموو سەرکوبە کە لەم ماوا کراوە نیشاندا کە خەتاکەی کێ بووە کە کورد ئەگەر ناچار کراوە لە ئێرانە خشن بێت ئەوە خشونەت لە بەرابەری خشونەتە بەکارهێنەوە ئەوە نەبووە کە کورد بۆ خۆی بێت ئەو کارە بکاتە ئەمە ئەو مەسلەیەکی تریش کە هەیە ڕۆڵی چالاکوانانی مەدەنی لە منتیقی خۆمانیانی ئەوانەی کە زۆر بە زیرەکانە دێن بێ ئەوەی کە بەهانە بەدەست دەسڵاتەوە بدەن و بێ ئەوەی کە دێن دەست لەسەر شتێک دابنێن کە زۆر لە نێو خۆی ئێرانە حساسیتیان لەسەر هەبێت کاری مەدەنی خۆیانەکەن و کارەکەش ئەوەندە پیرۆزە کە ئەیبینین لە هەموو ئێرانە خەڵک بە دوای ناڕۆن مەسلەیەکی تریش کە ئێمە بێت لێرە ئاماژەی پێ بکەین ئەوەیە کە ئەگەر ئەم جۆرە خەباتانە ئەم جۆرە خەباتی مەدەنیانە درێژەی پێ بدرێت حتا ئەکرێت زۆرێک لە خواستەکانی تریش بێتە دی بۆ نمونە خوێندن بە زمانی زگماکی لەوانەیە بگرێتێک لەو شتانە بێت کە لە داهاتوە خەڵک لە ناوخۆ بەپێی ئەوەی کە لە قانونی ئەساسی هاتووە مەدەنیانە داوای شتەکە بکەن و احتیمالی سەرکەوتنیشی زۆرترە لەوەی کە خەڵک بیانە بە شێوەیەکی خەشن ئەو داخوازی خۆیان ئاراستەی دەسەڵات بکەن نەوەی ئەمە نیشاندەی ئەوە بێت کە دەسەڵات لە کۆماری ئیسلامی دەسەڵاتێک کە ئەتوانێت بە قسەی خۆش حەقی خەڵکدا بەڵام نە ئەو خەباتی مەدەنی یەکێک لە شتەکانی کە زۆر گرنگە و ئەوەیە کە تۆ ئەبێت ئەو درزانەی کە لە دەسەڵاتە هەیە کە لە قانونە هەیە و بەژەوندی توی تایە بیقۆزیتەوە بیبینیتەوە ئەو درزانە بەکاربێنیت بۆ ئەوەی کە بتوانیت ئەو شتانەی کە خۆت مەبەستە پێ بگەیت بەدەستی بێنیت و ئەبینین کە ئەم ئێستا زۆر زیرەکانە لە ڕۆژهەڵاتی کوردستانە چالاکوانانی مەدەنی بەبێ ئەوەی حتا بڵێن دەستێکی دەرەکان دەربێت بێ ئەوەی کە جاران خۆمانە مانزانی بە بێ و کەسێکە حرەکەتێک کرد پەیوەندیانەدا بە حیزبەکانی دەرەوە و ئەو کاری سیاسی ئەوە زدینقلابە مفسدی فی الارض یەکسەر کابرایانە گرت وە لە سێدارانەدا بەڵام ئیمڕۆ بینی کەوانیە ئەو خەڵکە بە تێبینی ئەو شتانە و بە تەجروبەیە کە لە ڕابردوو هەیە بە تەجروبەیە کە لە ڕابردووە ئەویش ئەوە بووە کە ناکرێت زۆر شتەکە وابێت کە حساس بن پێی چەند خەباتێکن کە حتا جمهوری ئیسلامی بۆ خۆشی ناتوانێت پێش بۆ خەباتە بگرێت جمهوری ئیسلامی بۆ خۆی باسێکە دەبینین مەجبور ئەبێت کە داخوازەکانی خەڵک قبول بکات ئەمە شێوازێکی بە بڕای من تازەیە کە لە ڕۆژهەڵاتی کوردستان دەستی پێکردەوە و لە درێژدانی شاڵم حتا احتیمالی ئەوە هەیە کە خەڵک بتوانن کە خوێندن بە زمانی زگماکیش بەدەست بێنن و پێویستە میدیای کوردیش تەلەڤیزیۆنە کوردیەکان کە لە دەرەوەن پشتگیری ئەو جۆرە خەباتانە بکەن منعکسی بکەنە دنیای دەرەوە وای لێبێت کە لە نێوەندە نێونەتەوەیەکانی شاباز لە داخوازەکانی کورد لە ڕۆژهەڵاتە بکرێ ئەمە ئیتر خەڵکن ئەمە ئیتر داخوازی حزبێک و دوو حزب نییە ئەوە داخوازی ئەو خەڵکێک کە لە نێو خۆی وڵاتەژین و وا کات کە بە شێوەیەک لە شێوەکان لە وڵاتەکانی تریش لە نێونەتەوەیشتا پشتگیری ئەو داخوازیانە بکرێت.